بەهۆی تێکچوونی کەشوهەوای گیان و بەرزبوونەوەی پلەکانی گەرما مەترسی گەورە لەسەر چەند وڵاتێک دروست دەبێت و پێشبینی دەکرێت دوای چەند ساڵێکی دیکە ئەگەر وڵاتانی جیهان هەنگاوی بە پەلە نەنێن بۆ بەدەمەوە هاتنی دۆخەکە ناوچەکە ڕوبەڕووی بە بیابانبوون بووێتەوە و بۆ ژیان نەشێت. سیمیۆن لیوس نووسەری زانای بواری ژینگە سەبارەت بە مەترسیەکانی ژینگە بۆ سەر مرۆڤایەتی لە چەند ساڵی داهاتوودا لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانی راپۆرتێکی بڵاو کردووەتەوە کە تێیدا باس لەوە دەکات پلەکانی گەرما ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بەرەو بەرزبوونەوە هەڵدەکشێن. ئاماژە بەوە دەکات لە مەفتەیەدا پلەکانی گەرما لە باکووری خۆراوای زەریای ئارام بۆ ئاستێک بەرز دەبێتەوە کە پێشتر هاوشێوەی نەبووە. هەروەها لە ناوچەی بێرتیش کۆلۆمبیا لە خۆراوای وڵاتی کەنەداش پلەی گەرما گەیشت بە 47.9 پلە کە بەوتەی ئەو زانایە هاوشێوەی پلەکانی گەرمایە لە بیاباندا. هاوکات بەپێی ئەو زانیارانەی نووسەر لە راپۆرتەکە ئاشکرای کردووە لە مانگی حوزەیرانی ڕابردوودا 5 وڵات لە خۆرەڵاتی ناوەڕاست ڕوبەڕووی چەندین شەپۆلی گەرما بوونەتەوە بۆ سەر و 50 پلەی سەدی. هەروەها چەند ڕۆژی ڕابردووش لە پاکستان بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما زیاتر لە 20 منداڵ لە قوتابخانە بورانەوە بەڵام خۆشبەختانە هیچ کامیان گیانیان لەدەست نەداوە. لە کاتێکدا ئەگەر پلەکانی گەرما بۆ جۆرە بەردەوام بێت لە بەرزبوونەوە لە جیهاندا و بێتەوە کاری پەخستنی گەشەی ئابووری و زیادبوونی مردن لە نێوان کەمتەمەن و بەتەمەنەکاندا نووسەر پێی وایە دۆخەکە زۆر مەترسیدار دەبێت بەتایبەت ئەگەر هەیە و دیاردەیە لە خۆرەڵات و ناوەڕاستی ئاسا زیاد بکە و وا لەو ناوچانە بکات مرۆڤ چیتر نەتوانێت لە بەشێکیاندا ژیان بەسەر بەرێ. دەشڵێت لەگەڵ بەردەوامی گۆڕانکاریەکانی کەشوهەوا پلەی گەرما زیاتر بەرز دەبێتەوە شەپۆلەکانی گەرمیش زیاتر دەبن و لە ماوەی چەندەیەکی کەمدا بەشێکی زۆر ناوچەش لە ئەفریقا و ئەمریکا بە بیابان دەبن و دەبنە چۆڵەوانی. ئەوە لە کاتێکدایە کە لە ساڵانی ڕابردوودا بەرزبوونەوەی پلەکانی گەرمی بۆتە هۆی دروستبوونی ئاگری گەورە و سووتانی دارستانەکان و بە بیابانبوونێکی زۆر لە ناوچە جیاوازەکانی گۆی زەوی و کەمبوونەوەی سەوزایی لە زەویدا. سەبارەت بە چارەسەرکردنی ئەو مەترسیانەش سیمیۆن لیوس دەڵێت پێویستە لە ماوەی دەی داهاتوودا بڵاوبوونەوەی دووەمۆکسیدی کاربۆن بۆ نیو کەم بکرێتەوە و بۆ ساڵی 2050 بگەیەندرێتە سفرەوە. هەروەها بە پێویستی دەزانێت ئامادەکاری تەندروستی تەواو بگیرێتە بەر بۆ دۆخە لە ناکاوەکان و وەشارکردنەوەی تاک لە چۆنیەتی هەڵسوکەوت لەگەڵ ئەو حاڵەتانەدا تا ئەو کەسانی ڕوبەڕووی بەرزبوونەوەی پلەی گەرما دەبنەوە بۆ شوێنی فێنک بگوازرێنەوە. ئەم راپۆرتە لە کاتێکدایە کە لە ئێستادا لە بەشێک لە ناوچەکانی کەنەدا پلەی گەرمی زیانی گەورەی لە ڕووی مرۆییەوە پێگەیاندون و تا ئێستاش زیاتر لە 700 کەس بەو هۆیەوە گیانیان لەدەستداوە.